من نزیکەی 30 ساڵە هەر ئەو خەڵکە بێشەهادە و بێ بڕوانامە بەڕێوەمان دەبا و کەسیش گلەی نەکردووە. ئێستا لەبەرەوەی ئیسارە کراوتە یاسا ئەوە پێشینەیەشی چۆن بڵێ خراپە زۆر بە یاسا بەو مەرجدا بنی سەیری دەستوری زۆربەی وڵاتان بکە تەنانەت یاسایەکانیشیان تەنانەت مەرجەکانی سەرۆکی کۆماری عێراقیش بە هەمان شێواز سیر دەکەی مەرجی تێدا هەیە بەلای کەمی دەوی بەکەلۆرۆسی هەبێ ئەوە لێرە بۆتە ئیسارە بەڵام بەڕاستی لە هەرێمی کوردستان کێشەمان ئەوە نەبووە زۆر جاران کێشەمان ئەو کەسانێکەوە بڕوانامەیان هەیە یان حزب بوونەتە کادری حزبی لە ناو ناوچە و کۆمیتەکانی زانکۆ تەرشەحکران و مازتر و دکتۆریان هێنەوە ئێستا ئەوان هەر کۆلیژ و بوونە ڕاگری کۆلیژەکان و بوونەتە سەرۆکی زانکۆ و بوونەتە پەرلەمانتار و بوونەتە خەڵکی پسپۆر و دەکرێنە وەزیری دارایی ئێمە نمونەمان زۆرە یعنی خەڵکمان هەبووە ساڵێک تەخەڕوجی کردو دکتۆرە هێناوە کردیانە سەرۆکی زانکۆ لەبەرەوەی لەسەر لیستی حزبێکە و معتەمەدی ئەو حزبێ و لە دەستگا ئەمنیەکانیان نزیکە و باوەڕ پێکراوێنە کەچی چەندەها پرۆفسۆر یاری دەرمان هەیە لە زانکۆکانی کوردستان بەڵکو نەک پۆستیان نادرێتێ عرقەلە و کێشەشان بۆ دروست دەکرێت لە خوێندکەوە تەنها دەرس بڵێنەوە وانە بڵێنەوە لە شوێن هۆڵی خوێندەوەی بەڕاستی لە هەرێمی کوردستان بە تایبەتی زانکۆکانی کوردستان تەواو سەیتەرێش تەواو کۆنتڕۆل کراوە لەلایەن هەردوو حزبی دەسەڵات خوێندکاری خۆمان تەڵەبەی خۆمان ماستەر و دکتۆرا هەیە ئێستا ئەو دەرس دەڵێتەوە من بۆم نییە دەرس بڵێمەوە باسی حاڵەت خۆم بە نمونە بۆم هێناوە ئەگەر لە هەموو شوێنەکان لە قوتابخانەکان خەڵکی حزبی دەکرێتە بەڕێوەبەر بە قچێکی ساوایان دەبێ حزبی بێ بۆ نمونە کەسێکی وەکو نەچیروان بارزانی دەرکەوتۆ کە دەتوانێت قائید بێ ینی سەرۆکی هەرێمی کوردستان بێ لە بینی ئەو دوو بابەتەیە دەمەوێت زۆر ڕاشکاوانە پێم بڵێ زۆر ڕاشکاوانە پێ دەڵێم ئەسڵەن ئەو کەسانی ناوتی ناوەناوە فەشەریانێ لە حکومڕانی ئەوانە دەبێت محاسب و دادگا بکرێن نەک پۆستی تریان بدرێت و ئێستا بەرز بکرێنەوە ئەو یەک دوو بەڕاستی هەندێک شتێ لە تێبینیم لە حیزبە سیاسەکانی شێ و لە خەڵکی شارەزا و پسپۆریش ئەو تێبینیم هەیە یعنی باسی بابەتێک دەکەن ئەو بابەتە خودی کێشەکە نییە ئێستا بۆ نمونە کاتی خۆی دەیانگوت ئێمە بەس سەرۆک بین لە پەرلەمان باسی ئەو بکەم ئێستا باسی دەکەم باش بەس دەیانگوت سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرێ و سیستەمەکە پەرلەمانیە خەڵکی سەرکردەی زۆر گەورە و خاوەن ئەزمون و خەڵکە شارەزاش بۆیان دەگوت کەچی لە هەرێمی کوردستان کێشار ئەسڵەن سیستەممان نییە ئێمە دامەزراوەمان نییە ئێستا لە شوێنە دیکتاتۆرەکان جەزائیرە تونسە سوودانە لەبەرەوەی سیستەمەکە سەرۆکایەتێ دیکتاتۆریشن بەڵام دامەزراویان هەیە دامەزراوی سەربازی تاڕادێک سەر بەخۆیە زانکۆکان تاڕادێک سەر بەخۆن دامەزراویان دروست کردووە مەجالی دەتوانی ڕاپەڕی بکەی شۆڕش بکەی دەتوانی ئینقلاب بکەی ڕاپەڕین جەماوەری بکەی بەڵام لە هەرێمی کوردستان لەبەرەوەی دامەزراوە دروست نەکراوە سیر دەکەی موسسەی عەسکەری نەکتەنە سەر بە حزبی دەسەڵات هەردوو حزبی دەسەڵات لەناو حزبی دەسەڵاتش بنەماڵەیە لەناو بنەماڵەش هەر کەسەوە باڵێکە ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی پۆستێکی ئیداری هەبێ بچووکیش هەمووی دەوی بە فلتەری یەکێتی پارتیدا چوو بێت کەواتە خەڵکی بێلایەن و سەربەخۆ لەو فلتەرە دەرناچی ئەوە یەک دوو گریمانەمانەوە دەرش فلتەرەکە بۆ چییە بۆ وەلای حزبیە یان بۆ شارەزایی و باش نا وەلای حزبیە بریا بە خەڵکی پسپۆر و شارەزای حزبیەکانی خۆیان دانابە لە بۆ شوێنەکان ئێمە مەمنوع نیشان دەبین با ناو حزبەکەی خۆیان بەس پسپۆر بین ئەوە یەک دوو بەداخەوە ینی پێوەەر پسپۆریش نییە لە هەرێمی کوردستان پێوەەر ئەوەیە کەوا چەند وەلاعەت بۆ ئەو کوتلە و باڵ و ئەو حزبێکەوە تۆی تەرشیح کردەوە یەک دوو نەک بۆ پەرۆ پێشبردنی ئیشەکان چەند دەتوانین لە پرۆسەی گەندەڵی لە هەرێمی کوردستان خزمەتم بکەیت جا ئەوانە پسپۆر بن و خاوەن بڕوانەمەی باڵا بن زۆر باشتریش چکۆوانە لە ڕێگا چارەسەریەکان باش دەزان چۆن گەندەڵی بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی ڕێنمایی و ئیداری بکرێت